سەبارەت بە هۆکاری بەردەوامی کە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەیەدا بۆ ڕوبەڕەبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە شارەکانی کوردستانە ئەنجامیان داوە خۆتان ئاگادارن کە لەم ماوەیەدا ئەو هاوکاریانە بەردەوام بووە و ئەمڕۆ ئاگاداریان کردینەوە کە لەلایەن بەڕێز شێخلاور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاریەک بۆ کارمەند و پزیشکانی نەخۆشخانەی ئاسا کە بۆ ڕوبەڕوونەوەی کۆرۆنای دابین کراوە کە بڕەکەی 50,000 دلارە و هەروەها لە چەند ڕۆژی ڕابردووە هەر لە ڕێگەی نووسنگەی بەڕێز هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵ دکتۆر میرانەوە توانیمان هەر لەو ڕێگەی و نزیکەی مەوادی سەرەتایی بۆ دروستکردنی 3,000 دانە VTM بۆ فەحسی کۆرۆنا و هەروەها نزیکەی 400 دانە لە تێستی کۆرۆنا ڤایرەس بۆ ئامێری PCR لە نەخۆشخانەی ئاسا دابین بکرێ و ئێمە بەڵێن ماوەرگرتووە لە سەرکردایەتی و هاوسەرۆکانی یەکێتی کە ئەم پشتیوانی و هاوکاریانە بەردەوامە بن و هەر بۆ هەموو ناوچەکانی کوردستانە ئەروکو بینیتان ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە پشتیوانی و هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی گەیشتە نەخۆشخانەی ڕوبەڕەبوونی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە و لەو پێشیش لە تەندروستی سلێمانی لە ڕێگەی هاوسەرۆکان و جەنابی کاک باڤڵ و هەروەها کاک لاوریش هاوکاری زۆر کراوە و لە گشت شارەکانی تریش و هەر لەسەر فەرمانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتی ئێمە لە شاری کەرکووک نەخۆشخانەی شۆرای نوێمان خزمەتی ئەو کەسانەی کە شوبهەی کۆرۆنایان لێ دەکرێت یاخود خچوماتە خزمەتی هاوڵاتیانمان لە شاری کەرکووک و تیمێکی تەندروستی خۆبەخش دروست کراوە لەوێ کە ماڵبەندی یەکێتی نیشتیمانی لە کەرکووک سەرپەرشتیەکەن و بڕیارمان ناوە لە چەند ڕۆژی داهاتووە لە وەکو ڕایۆشکاریش لە نەخۆشخانەی شۆراوی نوێ واتە نەخۆشخانەی کەرکووکی نوێ لە شۆرا و دەست بەکارە بن و کارەکانیانەکەن وەکو پێشماوتن ئێمە بەڵێنمان لە هاوسەرۆکانی یەکێتی وەرگتووە کە تا ئەم شارانە ئەم دەڤەرە هەرێمی کوردستان پێویستی بە هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێ بۆ ڕوبەڕوونەوەی کۆرۆنا ئەوان بەردەوام بن لەگەڵمانە.